دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا نرخی بەنزین گۆڕانکاری بەسەر داهات و بەرزبوونەوەی بەخۆ بینی، بەڵام لە ئێستادا و ماوەی چەند هەفتەیەکە ئەو نرخە گۆڕانکاری بەسەر داهاتۆ دابەزینی بەخۆ بینیوە. وەک بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت، جیاواز لە ڕابردوو ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی بەنزین ڕووی لە دابەزینە و بەجۆرێک ئێستا لیترێک بەنزینی نۆرمال خوار 700 دینارە هۆکارەکەشی بۆ نرخی نەوت دەگەڕێنێتەوە لە بازاڕەکانی جیهاندا. دوایەوەی چەند کۆبوونەوەیەک لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامەت و بەرهەمەنودەکان و چاودێری بازرگانی لەگەڵ سەرجەمبرا بازرگانەکانە کرا بەمبەستی دابەزین نرخی بەنزین لە شاری سلێمانیە. خۆشبەختانە ئەوە بینن بۆ ماوەی مانگ بۆ مانگنوویە کە هەموو لیترێکی بەنزین 75 دیناری لێ بۆتەوە. بۆ نمونە هەموو لیترێکی نۆرمال کە بە 750 دینار بۆ ئێستا بۆ بە 675. هۆکارەکەی پەیوەندی بە بۆرسی جیهانیەوە هەیە کە خۆتان نەزانن کە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو لە جیهانە دابەزینی بەخۆی و بینەوەیەمە و بازرگانی کاشمان هەمووی بەنزینی بازرگانیە کە لە دەروی هەرێمیێت بەرە بازرگانەکانەکە هێنن کە ڕۆژانە ئێمە کۆنتاکی ڕاستەخۆمە لەگەڵانە هەیە بۆ دابەزین نرخەکەی. سەرۆکی لیژنا و بەشەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت وەک لیژنەکان بەردەوام چاودێری بەنزینخانەکان دەکەن لە ڕووی کوالێتی بەنزین و نرخەکەی و سەلامەتی بەرگری شارستانی. هەر بەنزینخانەیەکیش پابەند نەبێت بەپێی یاسا مامەڵەی لەگەڵدا دەکەن. لە ئێستاشدا لیژنەکەی ئێمە سێ کاری سەرەکی هەیە کە پێی هەڵاستێ و لیژنەکەمان پێک هاتووە لە نوێنەرێکی بەربراتی نەوت و گازی سلێمانی کە پسپۆرە لە بواری سوتەمەنی و بە هەمان شێوە پسپۆرێکی بواری سوتەمەنی ئەندامی قایمقامەتە کە نوێنەری قایمقامەتی سلێمانیە و بەربراتی ئاسایش ئەندامێکیان هەیە و بەربراتی کوالتی کۆنتڕۆلش ئەندامیشان هەیە لەو لیژنێدا. کارەکانی خۆیان ئەنجامەدەن بە پێی پرەنسیپە و بە پێی کڵێشەکان لە سێ بواری سەرەکیە کۆڵنەوە کە بوارێکیانە کوالێتیە بۆ شێوازە پشکنینەکان ئەنجامەدەن لە ڕێگەی ئامێری تایبەتەوە و بوارێکی تریان لە بریتە لە کۆڵینەوە لە بواری سەلامەتی وێزگەکە واتە ئەو وێزگەیە کۆمەڵێک مەجوور ڕێنمایی هەیە کە پێی مەجوور ڕێنمایەکان بەرگری شارستانی و لانی پەیوەنددارکە نەوت و کانزەکانە پێویستە مەجانە جێبەجێکرابێت لە وێزگەیەدا. بوارەکەی تریشان ئەمێنێتەوە سەر نرخ پێویستە پابند بن بەو نرخانەی کە دیاری کرا. سێ جۆ سوتەمەنیمان هەیە لە هەرێمی کوردستاندا، نۆرمال و محەسەن و سۆپەر. نۆرمالەکە نرخەکەی دیاری کراوە خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانی نزمترین نرخمان هەیە و باشترین نرخمانەیە لە هەرێمی کوردستان و لە خوار ئەو نرخەشەوە کە ڕێگە پێدراوە ئەفرۆشتێ سەبارەت بە بەنزینە ڕێپێدراوەکانەوانش کە بواری ئەکچنە بواری بەنزینی بازرگانیەوە چێبڕکێ هەیە، چێبڕکێیەکی نێوان بازرگانەکان هەیە کە ئەمانیش ئەبێتە هۆی دابەزینەکەی. لەگەڵ ئەوەی لە ئێستادا نرخی بەنزین دابەزینی بەخۆ بینیوە، وەک بەرپرسانی چاودێری بازرگانی سلێمانی و لیژنەکانی قایمقامەت دەڵێن جیاواز لە ڕابردووش کوالێتی بەنزین باشتر بۆ گۆڕانکاری بەسەردا هاتووە و ڕۆژانەش بەردەوام چاودێری بازیخانەکان دەکرێت بۆ ئەوەی بەنزینێکی کوالێتی باش بۆ نرخی کە دیاری کراوە بە شۆفێران و هاوڵاتیانی بفرۆشن. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.